لە 15 شوباتی 1999 عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە نایرۆبی پایتەختی کینیا دەستگیرکرا و ڕادەستی تورکیا کرایەوە. دەستپێکی پلانی دەستگیرکردنی ئۆجەلان دەگەڕێتەوە بۆ هاوینی 1998 کاتێک تورکیا بە تەواوی فشارەکانی بۆ سەر سووریا دەست پێ کردو لە بەرامبەر داڵدەدانی ڕێبەری پەکەکە هەڕەشەی هێرشی سەربازی بۆ سەر ئەو وڵاتە کرد کە ئەوەش با سەرەتای جێبەجێکردنی پلانی دەستگیرکردنی ئۆجەلاندا دەنرێت کە لەلایەن دەستگای هەواڵگری تورکیا و وڵاتانی زلهێزەوە داڕێژرا بوو. لە کاتێکدا فشارەکانی تورکیا نزیک بووە لە پێکدادانی سەربازی لەگەڵ سووریا، عەبدوڵڵا ئۆجەلان ئەو وڵاتەی بەجێهێشت و خۆی گەیاندە ئەوروپا، بەڵام هیچ کام لە وڵاتانی ئەوروپی ئامادە نەبوون مافی پەنابەری پێ بدەن. لە ماوەیەکی کوردیشدا ئۆجەلان چووە چەند وڵاتێک، لەوانە یۆنان و ئیتالیا و رووسیا، بەڵام دوجار بە ناچاری ڕووی لا کینیا کرد. لەبەرەوەی هەوڵێکی نێودەوڵەتی بە هاوکاری دەستگای سیخوڕی وڵاتانی زلهێز بۆ دەستگیرکردنی ئۆجەلان هەبوو، دوجار ڕێبەری پەکەکە پاش چوونە دەرەوەی لە باڵێۆزخانەی یۆنان لە نایرۆبی پایتەختی کینیا لە فڕۆکەخانەی ئەو وڵاتە دەستگیر کرا، دواتریش بە فڕۆکێکی تایبەت ڕادەستی تورکیا کرایەوە. هەرچەندە دادگای تورکیا بڕیاری لە سێدارەدانی عەبدوڵڵا ئۆجەلانیدا، بەڵام لەژێر فشارە ناوخۆیی و دەرەکیەکان لە ساڵی 2002 سزاکەی بۆ زیندانیکردنی هەمیشەیی گۆڕدرا. دەستگیرکردنی ئۆجەلان کاریگەریەکی ئۆتۆی لەسەر لاوازبوونی خەباتی پارتەکەی نەبوو، هەر بۆیە دوای زیاتر لە 10 ساڵ لە دەستگیرکردنی ئۆجەلان و بەردەوامی خەباتی پەکەکە، گفتوگۆی حکوومەتی تورکیا و پەکەکە بۆ پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان هاتە ئاراوە کە بۆ ماوەیەک شەڕی ڕاگرت. شاندی کورد بۆ پرۆسەی ئاشتی کە لە سەرکردە و پەرلەمانتارانی هەدەپە پێکاتبوون، چەند جارێک سەردانی ئۆجەلانیان لە زیندانی دوورگەی ئیمراڵی کرد و بۆچوونەکانی ڕێبەری پەکەکە بوونە بنەمای بۆچوونی کورد لەبارەی چارەسەرکردنی کێشەکانەوە، بەڵام دواتر پەکەکە ڕایگەیاند کە حکوومەتی تورکیا نیازی چارەسەری کێشەی کوردی نییە و کات دەکوژێت، بۆیە پرۆسەکە سەری نەگرت و شەڕ دەستی پێکردەوە. پاش 19 ساڵ لا دەستگیرکردنی، نزیکەی 3 ساڵە ئۆجەلان گەمەڕووی خراوەتە سەر و ڕێگە نەدراوە لەلایەن کەسوکار و پارێزەرەکانی شێوە ببینرێت، هەرچەندە سەدان جار داواکاریان بۆ بینینی پێشکەش کردووە تا لە تەندروستی دڵنیا ببنەوە، ئەوەش گومانی لەسەر ڕەوشی تەندروستی ئۆجەلان دروست کردووە. ساڵانە لە ڕۆژی دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلاندا خۆپیشاندانی بەرفراوان لە پارچە جیاوازەکانی کوردستان و وڵاتانی ناوچەکە و جیهان بەڕێوە دەچێت. عەبدوڵڵا ئۆجەلان لە 4 نیسانی 1948 لە گوندی ئامەرای قەزای خەلەفتیەی سەر بە شاری ئۆرفا لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا لەدایک بووە. بە سەرکردایەتی ئۆجەلان لە ڕۆژی 27 تشرینی دووەمی 1978 لە گوندی فیسی سەر بە قەزای لیجەی شاری ئامەدی باکووری کوردستان دامەزراندنی پەکەکە ڕاگەیاندرا کە دواتر لە ساڵی 1984 خەباتی چەکداری دژی حکوومەتی تورکیا ڕاگەیاند.